زان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی هۆکارەکانی پێکنێنانی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر پرس و باسیتر گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز کاک سادی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاک سادی سڵاو لێ بێم کاتت باش، سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. کاک سادی با هەر لەوە دەست پێ بکەم، خاتوو بێگەر تاڵەبانی وەزیری کشتوکاو لە حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ من بەنداوی گۆمەسپانم خستەوە سەر پێ کارمان تیا کرد بۆی کە تەواو بێ، دوایی لە کاتی ئیفتیتاحەکەیە کە سەدا 15شی مابوو هێشتا تەواو بێ، ئەڵە بانگیان نەکردم بۆ ئیفتیتاحەکەی. سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە خۆی و دار و دەستەکەی چوون کەچی بە منیان نەوتووە لە کاتێکا من سەرۆکاری ئەم بەنداوەمە کرد. ئەم جیاکاریە ئەم ڕوانینە لە کابینەی حکوومەت و لە حکوومەتداریە بۆچی بە بڕوایتەوە؟ ئەم کاتت باش. لە ڕاستیدا لەسەر مەسەلەی شێوەی دابەشکردنی ئیمکانیات بەسەر ناوەندەکانی ئیداری، چێ ئیدارەی سربەخۆبی لە زاخۆ و لە ڕانیە و لە گەرمیان یا سۆران یا چنە ئەو نوع پرۆژانەبی شتیوا ڕوئەدا و ڕوویداوە لە کابینەی لەو ئەخیری کابینەی ئەخیر و جگە لەوەیش کە بێگەردخان زۆر بە وردی بە باشی ڕوونی کردەوە کە وەزیری پەیوەندیدارە لە دەستپێکردن و پێشنیارکردن لەو پرۆژانە بووە کە ئەو بردوێتی ئەوەلیاتی بردووە بۆ لای جەنابی سەرۆکی وەزیران کە بڕیای لەسەر بدرێ کە دێتە مەرحەلەی جێبەجێکردن و پێش تەواوبوونی بۆ مەبەستی هەڵبژاردن بۆ کاری حیزبێکی معەن ئێعلان نەکرێ و ئاگاداری وەزیری پەیوەندیدار ناکرێ. جگە لەوەیش خوار ئەو ناخۆ وەزیری پلاندانانمان هەیە، یەکێکە لە وەزارەتە سیادیەکان مەفروضە لە دابەشکردنی میزانیا و ئیمکانیاتی حکوومەت بەسەر ناوەندەکانی ئیداری جاوە کەلاروی کفریبی هەڵەبجەوی زاخۆبی یا ئاکرێوی مەفروضە وەزیری پلاندانان ئاگای لێبی. ئەویش بۆ هیچ یەکێک لەو سیرەمۆنیانە بانگ نەکراوە. بەینەما لەسەر مەوزوعی کە لە کۆیە ڕوویدا هەڵاو بگرێکی زۆر نرایەوە کە ئەمە پێم وایە لە جێ خۆی نییە و لە جێ خۆی نابێ. حکوومەت نوێنەری هەموو خەڵکی کوردستانە و ئیمکانیاتی سەر بکرێ، پارەی هەموو خەڵکی کوردستانە سەر بکرێ بۆ ڕێگاوبان، بۆ جسر، بۆ پرۆژەی خزمەتگوزاری لە پێناوی خەڵکی کوردستان، بەڵام ناکرێ بکرێ بە مولکی حیزبێک یا هەیئەتێک، بەڵکو ملکی ئەم حکوومەتە بە نوێنەرەتی خەڵک ئەوە جێبەجێ دەکات. من پێم وایە یەکێتی نیشتیمانی ئێستا لە مەسلەی حکوومەتی ئایندە کە تاکی دەکاتەوە لەسەر شەراکەت و ئیرادەی هاوبەش ئەوە لە ئەنجامی ئەو نوع کارانەیەدی. باشە کاک سادی، کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پێک نات. مەسرور بارزانی لە یەکێک لە بانگەشەکانی هەڵبژاردن با بڵین یەکێک لەو شارانی کە چووە لێەوە دەڵێەوە دەستکەوت نییە، مەبەستی یەکێتی نیشتیمانی کوردستانە، دەڵێەوە دەستکەوت نییە ئێوە کە دەڵێن ئێمە بووین نەمانێش کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان پێک نێت. ینی وای پیشان دەدا دەڵێ ئەوە یەکێتی بۆ ڕێگر بووە لەوەی کە کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان پێک نێت. یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ڕێگرە لە پێم وایە ئەم چاوپێکەوتنە بۆ ئەو ڕەد و بەدەلە نییە وەڵامی چێ بدەمەوە، بەڵام لە حقاتیشدا ئەگەر سەرکەوتن لەوێەوە دەست پێ دەکات کە هەموو پۆستەکانی لە هەرێمی کوردستان هەیە بدرێ بە پارتی دیموکراتی کوردستان و پارتی دیموکراتی بکرێ بە حاکمی مطلق، ئەگەر ئەوە سەرکەوتنە وەڵایی ئەوە سەرکەوتن نییە، ئەوە کارێکی زۆر خراپە و مەفروضە پارتی خۆش ڕازی نەبێ. ئێمە کە باسی حکوومەتی وحدەی وەتەنی دەکەن، حکوومەتی یەکێتی نیشتیمانی بە بەشداری هەموو لایەنەکان بنکە فراوان دەبی لایەنەکان بەشداری بکەن، بەڵام نەک بە موافقە و بێ موافقە و ئەو ئیدعای حاکمیت بکە و لە هەمان کاتیشدا باسی
هاوبەشی بکەوە یەکێکی قەت باسی ئەوەی نەکردووە ئێمە حاکمیتمانەوی ئێمە دەرێن حاکمیەتی هاوبەشمانەوی بۆ یەکێتی ناکرێ لە بەشداری پێکردن ئێهمال بکرێت وەکو ئێستا وەزیری زراعە باسی کرد وەکو وەزیری پلاندانان من باسم کرد وەکو دەیان و سەدان وەفد دەڕوا بۆ دەرەوە و بۆ کۆبوونەوەی جیاجیا یەک کادیری ئیداری لەناو ئەو حکوومەتە یاریمی کوردستانی یەکێتی نیشتیمانی تێدا نییە و ئەمە کارێکی خراپە من پێم وایە ئەمە معالەجە بکرێ باشترە لەوەی کە وەکو بابەت بەکاری بێنین پێ دوایە لە بۆنەوە زەختەکەی خەڵک باشی ئەوە ئاگادارە لەوەی کە حکوومەتی هاوبەش شەراکەت چۆنە معنای چییە و یەکێتی لە شۆڕشی نوێی گەلەکەمان و لە ڕاپەرنەشکۆدارەکە و لە دروستکردنی پەرلەمانی هەڵبژاردننی پەرلەمانی یەکەم و تەشکیلکردنی حکوومەتی یاریمی کوردستان دەوری چ بووە من پێم وایە ئەمە هەڵەیەکی گەورەیە هەریەکە ئەگەر دەور و تەسیری یەکێتی لە ڕابردوو ئێستا و لە داهاتوودا نادیدە بگرێت. باشە کاک سادی کابینەی دێمی حکوومەت یاریمی کوردستان بێکێتی نیشتیمانی کوردستان پێک دێ شتێکی وا ممکنە ڕوو بدا واقعیە پێک نایە لەبەرەوەی واقعی کوردستان واقعەیەکی وازەحە هەم یەکێتی هەم پارتی جگە لە هێزە فەرمیەکانی کە هەیە هێزی تریشی چەکدار هەیە تا ئەو هێزە چەکدارە نەمابن تا هێز چەکدارە نەمابن تا لایەنێک سەدا پەنجاویەکی کورسیەکان نێنێ تا بارودۆخی تا دیموکراتیزەکردنی کۆمەلگا بە قارێکی ڕاستدا نەڕوە ئەو پاوانکاریە کۆتایی نەیە پێم وایە حکوومەتی یەک حیزبی زەحمەتە و مەحالە. باشە پێ دوایە هەندێک دەڵێن دەکەوێتە دوای پێگەێنانی حکوومەتی عێراقیشەوە یعنی هەڵبژاردن دەکرێت حکوومەتی عێراقیش پێک دێ ئەو کات ینی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران دەکرێتە سەنگی مەحەک بۆ حکوومەتی ئایندەی هەرێمی کوردستانیش. ناخۆی ڕەنگە ئەو ساڵی کە ئێستا ڕووی نەداوە شتێک بێ ئومێدی دروست کردووە بۆیە خەڵک ئیشتیهادی وا دەکات پێم وایە ئەمە لە سیاسەتدا هیچ شتێک ناتوانانی بێ ئەوە هەرگیز نابێ بەڵام ئەوە تەمەنیاتی یەکێتی نیشتیمانی کوردستان نییە پێچێتی پێخۆشە ئەمڕۆ حکوومەت دروست بێ پێخۆشە ئەمڕۆ پەرلەمان بکەوێتەوە کار بەڵام بە پێی ڕێکەوتن نامەیەکی متەوازن کە هەر لایە شعور بکە جێپەنجەی دیارە و هەر لایە شعور بکە شەریکە لەم بڕیارانە. باشە کاک سادی زۆر جار بۆ منە باز لە بەراوردی سلێمانی و هەولێر دەکرێت ئایا سلێمانی ئەوەندە کەوتووەتە دوا لە ڕووی خزمەت گوزاریەوە یان ئەوە حکومڕانێکەیەتی کە زۆر جارەگە شتێکشی کردبێ زۆر باسی نەکردووە زۆر تەرویجی ئەلامی بۆ نەکردووە زۆر نێویستووە بە چاوی خەڵکیدا بدا وەکو دوێنێ سەرکردەیەکی سەرکی کۆمەڵی دادگەری با بڵێم وتی خۆمە ماڵی بابت نییە هەر شتێک دەکەی و دەیدەیەوە بە چاوی خەڵکدا. ئەزانی چۆن من پێم وایە ئەمە بین بە ئەوە تا ئێستا هەڵمەتی هەڵبژاردن بەهێمنی ڕۆشتووە و هەوڵ بدەن ئەو هەڵمەتی هەڵبژاردن بۆ چەند ڕۆژی داهاتوو تا یازدە بە هێمنیش کۆتایی پێبینین فەزایەکی وا دروست بکەین کە لە ساییدا هەموو لایەکمان بتوانین بەیەکەوە دابنیشین و ئەم نەوعە خۆ بە خاوەن و خۆ بە زلزانیە کارێکی خراپە خزمەتی کەس ناکە ئەکیر خزمەتی ئەو حیزبەش ناکە کە دەیکا من پێم وایە لە سلێمانیش و لە هەولێریش و لە دهۆکیش و لە بەشێکی زۆر لە قەزا و ناحیەکان پێشکەوتنی گەورە لە ڕوانگەی جیاجیات ئەنجام دراوە بەڵام ئەو پێشکەوتنە بە ئیمکانیاتی خەڵکە بە پشتیوانی خەڵکە بە بڕیارێکی سوڵتانی نییە و بە فەرمانێکی سوڵتانیش نەبووە ئەوە کەسی ئەو پارەی لە جیفانی خۆی نەهێناوە سەرفیکە بەڵکو میزانیەکە دانراوە بۆ ئەو کارە زۆر
لە دەستێکی ئەمینیشدا نەبووە، بەڵام بەشێکی باشی سەرکراوە. من بەش بە حاڵی خۆم سوپاسی هەموو ئەو دام و دەستگایانە دەکەم کە کارەکانیان ئەنجام داوە، ڕێگاوبانی دروست و جسری دروست و کاری دروستیان کردووە، یا لە زاخۆبی یا لە هەڵەبجەبی یا لە کەلاربی یا لە کفریبی. و من پێم وایە پێویستی کەلار بە جسرێک سەرکەوتنی هەولێر نییە، پێویستی هەولێریش بە شەقامێک یا بە ئاوەڕۆیەک سەرکەوتنی سلێمانی نییە، بەڵکو ئەمە پێویستیەکی هەموو هەرێمی کوردستانە و هەر دیمەنێک جوانکاری تێدا بکرێ، خزمەت گوزاری تێدا پێشکەش بکرێ، خزمەتێکە بە هەموو خەڵکی کوردستان. باشە کاک سادی، ئەم ڕوانینەی تۆ ڕوانینێکی نیشتیمانیانەیە و بێگومان ئەکرێ ڕنگ باتەوە لە حکومەتە. چۆن ڕنگ باتەوە؟ یانەوەی کە تۆ دەڵێ ئەگەر کەلار، ئەگەر چەمچەماڵ، ئەگەر شارێک پێویستی بە شتێک بێ، مانای دەستکەوت نییە بۆ سۆران، بۆ زاخۆ، بۆ شارێکی دیکە بۆ بە پێچەوانەشەوە. ئەم ڕوانینە گشتگیرە، ئەم ڕوانینە نیشتیمانیە چۆن ڕنگ باتەوە لە حکومەتدا؟ ئەمە باسی ڕێکخرا لایەنی سیاسی دیموکرات و نیشتیمان پەروەر دەکەین. لایەنی سیاسی و نیشتیمان پەروەر ئەبێ وا بیرکاتەوە، مە نابێت تەرکی بکە بۆ چەند کە لە شەقێک یاری بە کەلیمات بکەن بۆ تێکدانی فەزای سیاسی، بۆ تێکدانی پێکەوەبوونی لایەنە سیاسیەکان. ئەمڕۆ ئێمە ئەو هەڕەشانەی کە لەسەر ماناگەر بەیەکەوە نەبی ناتوانین دەرەقەتیان بین، چ لە ڕووی اقتصادی، چ لە ڕووی ئەمنی و چ لە ڕووی سیاسیەوە. ئەگەر هەرێمی کوردستان یەکگرتو نەبی، نەدەتوانی خزمەتی هەرێمی کوردستان بکە، نەدەتوانین لە خزمەت پارچەکانی تری کوردستان بێ. ئەوە لەلایەک و لایەکی تریش ئێمە ناتوانین بینە تەواوکەر بۆ لایەنە سیاسی عێراقیەکان. عێراق ئێمە مکەلەفین، مەسئولیەتمان هەیە، حتا بەرامبەر عێراقیش ئەم بارودۆخەی کە لە زمانی ڕژێمی ڕابردوو تێکەوتبوو بە چەندین دەیان هەزار خەڵک ئێستا شوێن بزرە نەماوە، کوژراوە، معوەق بووە. دووبارەکردنەوەی ئەم نەوعە دیاردانە دیاردەی خراپن و پێویستە ئێمە هەوڵی ئەوە بدەین وڵاتەکەمان لە هەرێمی کوردستان، عێراقەکەمان لەو نەوعە شەڕانە دوور بگرین و ئەوە بەوە دەکرێت کە خۆمان مەسئول بزانین بەرامبەر هەر پێگەیەکی جۆغرافی لە ناو هەرێمی کوردستان لە ناو عێراق. باشە. زمانی بانگەشەی سەرۆکی کێتی نیشتیمانی کوردستان نەرمترە بەراورد باڵبژاردننی پەرلەمانی کوردستان. بۆچی دەگەڕێنیتەوە کاک سادی تۆ؟ من پێم وایە ئەوەی بەرز کاک بافل ستایلی کاک بافل ستایلێکی تایبەتە، وەکی کەسمان نییە، وەکی هیچ لایەنێکی تر نییە. بۆیە مەسەلەی لە چوارچێوەی ئەدایەکی ڕێزگرتنە لە بەرامبەر و تەنها قسەکانی خۆی زۆر بە ئاشکرا و ڕک و ڕاست دەکاتن و ئەوەی کە ئەو دەیڵێ ڕەنگە ئەمە خواستی ژمارەیەکی زۆر لەو گەنجانەبی کە کۆچەکەن، داوای ژیانێکتر دەکەن لەو کۆت و زنجیرە کۆمەڵایەتیانەی کە وڵاتەکەمە بەدوا کەوتوی دێلتەوە، لەو بارودۆخەی کە ئێستا هەوڵە درێ هەمووی قۆرق بکرێ، قۆرقکاری نەمینێ، بەڵکو هەڵبژاردن بۆ پەرلەمانێکە نوێنەرایەتی خەڵک کەو بۆ خەڵک بێ و لەلایەن خەڵکەوە بێ، نەکی لایەنێک بێ. تەنها ئەو گروپانە حەقی بردنەوەیان هەیە کە موافقەی لایەنێکی سیاسیان هەیە، نەخێر هەموو ئەو گروپانەی کە بە پێی یاسای هەڵبژاردن بەشداری هەڵبژاردن دەکەن، خەڵک دەنگیان پێدەدا، مافی ئەویان هەیە کە جێی لە ڕابگیرێەوە ڕێز بۆ ڕێیەکانی بگیری. باشە. کاک سادی دۆخی یەکێتی چۆن نەبینی بۆم هەڵبژاردنە بە تایبەت؟ کورسیەکانی خۆتان دێننەوە، زیاد دەکەن؟ ئێمە بۆ زیادکردنی کورسیەکان هەوڵمان داوە و ئەوەش ممچینە کورسی زیاد بکەین. ئاین کورسەکانتان زیاکە لەو ژمارەی کە کەمتر ناکەن؟
کورسەکانمان زیادەکە لەو ژمارەیەکە بووە ڕاستە ئێستا ئەوڕۆ لەو چەند ڕۆژەی ڕابردوو مەجموعەیەک هین کراوە ڕاپرسی کراوە ڕاپرسی مزەوەر کراوە وەکو شتەکانی تر هەوڵی ئەوە دەدرێت کە ئەرقامی ناڕاست بدرێتن ئەوەی کە هەر نەماوە ژمارەیەکی گەورەی بۆ دادنێن ئەوەی ماوە هەوڵ دەن بچووک بکرێتەوە بەڵام پێم وایە ئەو نەوە ڕاپرسیە نادروستانە ئەو نەوە ڕاپرسیە درەوینانە خزمەت ناکە زۆر باشە یەکێتی کورسی دینی بە زیادەوە کورسیەکانی خۆی دێنێتەوە بە زیادەوە وت بە زیادەوە باشە سپاس دەکەم کاک سادی سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان سپاس بۆ ڕوانینەکانت بێگومان دوای هەڵبژارنەکانی ژەر بەرنامەی دیکەمان دەبێ و کاتە با بزانین زیای کردووە یار وەکو خۆی ماوەتەوە زۆر سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان سەرکەوتوی بژیت هیوادارم هەموو ئەو هاوڵاتیانەی کە مافی دەنگدانیان هەیە کارتی دەنگدانیان هەیە بچن بۆ دەنگدان مافێکی دیموکراتی و نیشتیمانی خۆیانە نەکەن بڵێن وەڵایی من پێویست ناکە خەڵگەڕۆ بۆ دەنگدان ئێوە واجبێکی نیشتیمانی خۆتانە جێبەجێ دەکەن ئەنواعی حیزب لیستی هەیە هەر حیزبە و کاندیدی هەیە ژنی باش کوڕی باش دەنگ بدەن بە باشترینیان و هەوڵی ئەوە بدەن کە تیمێکی تۆکما کوردی لە بەغدا نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکاتن سەرکەوتون ئینشاءالله زۆر سپاس بەڕێز کاک سادی ئەحمەد پیرەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان